بریوارم استودیو تماشاوان این هیجا جافکانیه که تایبت جمن را چه گوت دما پیش ده هفدیتن هزین سوریا دموکراتیک حسده حکومت سوری ین گرینگ ویل دروی سوری چه ببن افجی لسر داخواز امریکا بویا هر وها واشنطن زختل شامه دکه کو دانوستاندنان دا گاوین جدی گاوین پراکتیک باویشه جدار تایبت یارو داوی اشکره کرد کو نتنه دواره سربازی دا و حسده دگلک وارن جدا دا دواره عسکری دا دواره آبوری دا دواره اداری دا و بشتاری سازی دولت ببه لگوری جدار تایبت یارو داوی حسده هفته ناف پیشکش کرنه جبو کو دناوا وزارت بروانی سوریه دا جه بگرن نتنه جه بگرن اوی ببن ریو بر و فرماندار دناوا وزارت بروانی سوریه بردوام دکم نونر سروک امریکا جبو سوری تنبارک درباره کردان و حسده دا تشتکی نگوت حتی نها بحث نکرد مثلا برای تن دوار عسکری دا بحث حسده دا تکرن نهاد بیجه نه تن عسکری لی انتگراسیون آبوری یا مدنی یا اداری جوی چی ببه اف بگو من گلکی نویه تنبارک راگهاند لسر پلاتفورم ایکس نویساند لکوشکا سپیز سروک سوریه سوز دایا وان کو اوه شر داعش بکن اوه لدجی سوپاپاسدارین ایرانی لدجی حماسه لدجی حزب الله و شبکین تروریست آلیکاریا امریکا بکن اف شرع سوز دایا دونالد ترامپ بارک دبیجه ده جوینه که سه آلی ده نافبرا وزیر اندروین امریکا ترکیه و سوریه ده پیش روژه پیوندی وان ولاتان هاتیه گوتو بیش کرن بحثا انتگراسیون حسده کرنه ده ناوا سازی مدنی عسکری و آبوری ده دما پیش ده اوه جه بگره وزیر دروی امریکا دبیجه پرسکریکن حکومتا نو یا سوریه لگل کردان هنه لگل دروزیان هنه و شامه جوان را گوتیه او حکومتا که نشتمانی کنو نرتیه همو پیکاتین سوریه بکه آوا بکن جبر وی کجی دبیجه او درفته که بدن شامه مارکو روبیو ده کنفرانس که روزنامه‌وانی دا گوت دستلاتا نو یا سوریه جوان را گوتیه که او دخوازن حکومت که سوری یا نشتمانی هبه نو نرتیه همو پیکاته سوریه بکه و او پیکاته دناو اولهی و امانته ده بمینن روبیو دبیجه پرسکریکا وی حکومته به کردان را هیا به دروزیان را هیا اسرائیل جی ده درباره اولکاری خود دلگرانه لو ما او دخوازن بالانسه چه بکنو او درفته که بدن کسین لشامینه جبوکو بسر کبن روبیو گوت اگر حکومت سوریه بسر نکوه و هلوشه لشونه و شر نافخواد چیه ببه و دیسا داعش دیسا قاعده پیدا ببنو و ایران وگره و حزب الله بهز ببه به آمده بونا فرماندار گیشتی حسده مظلوم عبدی جوینه کسی آلی دنابره حسده ریوبریا خسر و مجلس سوریا دموکراتیک دا چی بو ده جوینه دا داوی پیش هاته و دانوستاندن لگل شامه هاتنه گوتو بیش کرن کسین که بشتاری جوینه بونه دیار کرن که او دیالوگه وکه بجارده که نشتمانی جبو چاره سر کرنا پرسکریکان دبینن هر وها پیشوازی انجام جوینه واشنطن کر که دنابرا سروک سوری و سروک امریکا دا چی بو و انجام و جوینه جی هاتنه نرخاندن و ارینی هاتنه دیتن بنیرن ادی سوریه وکه بره نامینه از ویجواره بیش یعنی داویل سوریه مرکزی ناوندی هات ادی هر تشت ند دست شامه دا بوی ده دما پیش دا یعنی ده سوریه نو دا ادی سوریه بعثیان و سوریه اسد نما بره مثلا بره یعنی پر بترس بحثا فدرالی دا تکرن یعنی هر کسی زیده بحثا فدرالی ندکر قال لك فرمولين دنجي راد ديتن نهاب اوه كاشكرا بدنجا كي بلند دي خواستن كو سوريا ببا ولاتا كي فدرال مثلا مجارة كي جوارا قوتبو هفالين مايين لأمريكا دنجي ودقينن
لێڤەگەرە هەری بلند لە جیهانێ مەسەلەن ڕێڤەبەرێ ڕووداوێ لە واشنگتۆن دیار کوردە لە کۆنگرێسە ئەمریکا بوو پەیوەندیên wî لەگەل ئەندامên کۆنگرێسê باشن ئەو بخۆژی ڕۆژنامەوانێکی زیرەکە ji کۆنگرێسمان مارلین ستوسمان پرس کرد hûn pêşeroja Kurdan pêşeroja Sûrî çawa dibînin endamê Kongresê Amerîka Stûtsman ji diyar Kurda re got Kurd û durûzî hevpeymanên demdirêjên Amerîkan e û ew piştgiriya sîstemeke federalî ji bo Sûriyê dikin Kongresman French Hill jî dibêje piştî 10 salên ji êşa dibin destelata malbata Esed de ji bo hemû pêkhateyên Sûriyê demeke girîng e ku ji bo Sûriyeke azad li hev bicivin û bi hev re çareseriyekê bibînin. سەرۆکی کاتی سووریا کە لە واشنگتن بوو بێجگە لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بەرپرسانی دیکەی حکوومەت لەگەڵ ژمارەیەک ئەندامی کۆنگرێسی ئەمریکاش کۆبووە. بەشێکی کۆبنەوەکانیشی بۆ ئەوە بوون ئەندامانی کۆنگرێس ڕازی بکات بە شێوەیەکی یەکجاری سزاکان لەسەر وڵاتەکەی لابدە. یەکێک لەو ئەندامانەی کۆنگرێس کە لەگەڵ سەرۆکی کاتی سووریا لە واشنگتن کۆبووە کۆنگرێسمان مارلین ستوتسمان بوو کە ئەندامی کۆماریەکان و سەربا پارتەکەی دۆناڵد ترامپە. کۆنگرێسمان مارلین بۆ چوونی وایە ئەمریکا نابێت کورد و دۆستەکانی دیکەی لە سووریا لەبیر بکات و بەڵکو پێویستە پشتیوانی لە سیستمی فیدراڵی بۆ کورد لە سووریا بکرێت. دەشڵێت لەگەڵ سەرۆکی کاتی سووریا کۆبووەتەوە نیگەرانیەکانی خۆی سەبارەت بە مافی کورد و کەمایەتەکانی دیکەی سووریا پێگەیاندووە. کورد دەمەکە درێژ هەڤڵبەندên ئەمریکایە ئەو دۆستên منە هەروەها درزیژی لە باشوورێ سووریێ دۆستên منە ئەم bi durziyên ئیسرائیلê re jî dost in ji ber vê yekê girîng e ku serok û qanûn xebata Kurd û durziyan aj bo wî welatî nas bikin. Ez di wê baweriyê de me ku divê li Sûriyê sîstemeke federal hebe ku Kurd karibin rêveberiya herêm an navçeya xwe bikin. Lê divê bibin beşek ji Sûriyê û dibin ala Sûriyê de bin. Sîstema federalî li vir li Amerîkayê gelekî baş kar kiriye. کۆنگرێسمان مارلین ستوتسمان بەتەنیا ئەندامی کۆنگرێس نییە کە بۆ چونەی هێو نیگەرانی پرسی پێکاتەکانی سووریا بەڵکو بەشێکی زۆری ئەندامانی دیکەی کۆنگرێسیش هاوبۆچوونن بە هەستیاریەوە سری ڕەفتارەکانی حکوومەتی ئێستای سووریا دەکەن و پێیان وایە هێشتا لە تاقیکردنەوەی ئەمریکا دەرنەچووە پێویستە لابردنی سزاکانیش بە شێوەی مەرجدار بن. کۆنگرێسمان فرێنچ هیل کە سەرۆکی لیژنەی داراییە لە کۆنگرێس کۆماریە و هەروەها سەرۆکی گروپی دۆستایەتی ئەمریکا سووریاشە. داوا لە دۆناڵد ترامپ دەکات لە مامەڵەکردنیدا لەگەڵ دیمەشق هەمیشە مافی کورد و کەمایەتەکانی دیکەی سووریا لەبیر بێت. پێویستە سووریا وڵاتی هەموو پێکاتەکان بێت نەک بە تەنیا یەک گروپ. Ez di derbarê Sûriyê de geş bînim. Ez hêvîdarim Serok Trump her dem ev yek bi bîra wî de be ku pêwîst e kêmaniyên olî li wî welatî parastî bin. Di heman demê de piştrast be ku wê bibe welatekî pirreng proseyeke vekirî li ber çavan bêgirtin. Bi taybetî jî ji pêgeha Kurdan li Rojhilatê Firatê her wiha hemû komendinên li Sûriyê bi hev re bikarin hikûmeteke hevpeymaniyê pêkbînin ku tê de berpirsiyatiya wana hevbe ji bo asayişa xelkê Sûriyê hebe. Rê bidin ku xelkê Sûriyê vegerin ser malên xwe li gundan. Di heman demê de hevsengiyê jî li gel rastiya pêwîstiya hebûna we berhênana rasterast a biyanî çêbikin ku tu guman tê de nîne Amerîka dê roleke girîng di wê çarçoveyê de bilîze. سەرۆکی کاتی سووریا ئەم هەفتەیە وەک یەکەمین سەرۆکی سووریا لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە پێی نایە کۆشکی سپی و لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆبووە. کۆشکی سپی پشتیوانی خۆی بۆ داهاتوویەکی باشتری سووریا دووپات کردەوە بەڵام بێجگە لەو پشتیوانیە چاوەڕوانی زۆریشیان لە حکوومەتی سووریا هەیە. سەردانەکەی سەرۆکی سووریا بۆ کۆشکی سپی زۆر کەس بە سەرکەوتنێکی گەورەیان لێکدایەوە بەڵام ئەو نەیتوانی هەموو ئەو شتانە بەدەست بێنێت کە بۆ یاد بووە واشنگتن بەتایبەتیش لابردنی سزاکانی قەیسەر بە یەکجاری لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە تاوەکو ئێستاش بەشێکی ئەندامانی کۆنگرێس لەگەڵەوەدان ئەگەر بێت و ئەو سزانە لابدرێن ئەبێت بە شێوازی مەرجدار بن و هێشتا متمانەی 100% بە حکومەتەکەی کاتی سووریا ناکەن. دیار کوردە ڕوودا و واشنگتن پشتی 13 سالان جارەکردن بالیۆزخانەیە سووری لە لۆندۆن هاتە vekirine 13 سال بوو ئەو بالیۆزخانە گرتی بوو وەزیرê derveyê Sûriya Esad Şêbanî ئەو بالیۆزخانە vekir û ragihand ku piştî salên dirêj yên tenêhiştinê û îzolasyonê ku
کو رژیم اسد او دبیجه یا کیماوی بریو دبر ایرو جاره کدن بالیوزخانه سوری لندن پایتخت بریتانیا تیوه کرن. سوریه به ناسنامه خواه آزاد دبیجه ودگره جهانی. بالیوزخانه سوریه یا لندن ده سال 2012 دا هاتو بگرتن. پشتی که بریتانیا ده سال 2011 دا بالیوزخانه خواه لشامه گرت بو. او یک جی ده پروسه تکچونا پیوندین ده نوبره هر دو ولاتان دا جبر شر ناو خوی یه سوری چی بو یعنی پیوندین دیپلماتیک ده نوبره بریتانیا و سوریه ده و دمه قطب بون.